تان باش لە سنووری ئیداری ڕاپەڕین بە گشتی سێ ڕووداوی ناخەژێن لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ڕوویان داوە کە جۆرێک لە جۆرەکان جەژنیان بیر خەڵک بردەوە. ئەوانیش ڕووداوی یەکەم گیان لە دەستدانی مهندسێکی کارەبا بوو کە کارمەندی فەرمانگەی کارەبای قەڵاتزێ بوو لە سەر زەی بچووک کە دوایەوەی لەگەڵ خێزانەکەی چبوون بۆ گەشت و سەیران کوڕێکی تەمەەن 14 ساڵانەی بە مەبەستی مەلەکردن چوو بۆ ناو ئاوەکە و لەگەڵ زۆربوونی ئاوی زەی بچووک دیارە مەترسی لەسەر دروست بوو. باوکەکەی کە ناوی کاک عەلی ساڵح بووە ویستویەتی کوڕەکەی لە خنکان ڕزگار بکات، بەڵام پێی ڕزگار نەکراوە و بەهۆیەوە باوکەکەی گیانی لەدەستداوە. دواتر لەلایەن مامیەوە کوڕی قوربانیەکە لە خنکان ڕزگار کراوە. دیارە کەسە پیشەی مهندسی کارەبا بووە و کارمەندی فەرمانگەی کارەبای قەڵاتزێ بووە، لەدایک بووی 1972 بووە و دانیشتوی شاری قەڵاتزێ بووە. ئەمە ڕووداوی یەکەم. ڕووداوی دووهەمیش هاوڵاتیەکی دانیشتووی ناحەی حاجیاوە دیارە کە پیشەی حرەس یا بڵێن پاسەوانی مۆلیدە بۆ یاخود مۆلیدەکە کوتیان ئی خۆی بووە. دوایەوەی کە دەستکاری کارەباکەی کردووە بە هەر مەبەستێک بێت کە زووی کارەبا لێی دەدات و ئەویش بەهۆیەوە گیانی لەدەستداوە کە ئەویش دانیشتووی ناحەی حاجیاوەی سەر بە سنووری داری ڕاپەڕین بووە. دیارە ئەویش لەدایک بووی ساڵی 1996 بووە. ڕووداوی سێهەم شەوی ڕابردوو بوو کە دوایەوەی هاوڵاتیەک لەگەڵ خێزانیان لەگەڵ هاوسەرەکە و مناڵەکانی سەردانی ماڵی خزمێکیان دەکەن لە ناحەی سەنگەسەری سەر بە قەزای پشدەر. دواتر دەگوترێت کە دەمەبۆڵێ لە نێوانیاندا ڕوویداوە. کەسێک هەرچەندەوا بڵاو کرایەوە کە خۆیان لە ناوخۆیاندا بوو بە شەڕیان، بەڵام دوای لێکۆڵینەوەکانی پۆلیس دەرکەوت کە لە دەرەوەی ماڵەکە کەسێک دەستڕێژی گولەی لێکردوون. بەهۆی ئەم دەستڕێژەوە هاوسەری ئەم پیاوە گیانی لەدەستداوە کە لەدایک بووی 1973 بووە و کوڕێکی ئەم ئافرەتەش گیانی لەدەستداوە. هاوسەرەکەشی بە خەستی بریندار بووە و خاون ماڵەکەش هەر بە سەختی بریندار بووە. لێ سپاس بۆ پەیامدەرمان